ئەوەی دوێنێ ڕوویدا لە ئاسایشی ئەگەر هەولێرە ئەگەر گشتیە کەی نازانین چی بڵێ لە بێشەڕەفی لە ناپاچی لە پژگیری ئەنفالچی لە قەشمەری پێکردن بە ناوی یاساوە بە کەرامەتی ئینسانەکان یەک لە ڕووی یاسایی و پیشەیەوە 100 جارە باس بکەین ئەوانە بۆیان نەبوو یەک لە دوان بدەن و ئەو شێوەگرتنە عینەن جەندرمەکەی ترک بوو کە ئۆجەلانی ئەوە دەکرد کە کاتێک بابان ئیبراهیم کوڕە کەسێک کە لە 32 ساڵ چاوەڕوانی یاسە تۆڵەی نەکات و ئەو کابرایە ئیهانەی کردینە بڕوا بکەن لێرە زانیاریان پێدام لە کەس نزیکەوە بنەماڵەی ئەوانە ئەو کاک بابانوان جابیان نادیە سڵح بکەین گوتی یەک وەرە قەشتان نادەمێ یعنی ئامادە نەبووە و هاوزاوای خۆیەتی ئەو زە شەهیدی کردیە دوای ئەو لە پێشمەرگاتی هاتیتەوە بوویتە جا مەفرەزە خاسە هاوزاوای خۆی کوشتەکاوە بازیانی نازانم ئەوەندە میدیا بە چاوەڕۆکۆ دێن دیفاع لەو مجریمەی دەکەن لەو مەفرەزە خاسەی کە 20 پێشمەرگەی زیاتر شەهید کردیە باشە یعنی کەرامەتی ئینسان وەی لێ هاتێتەوە لە نیشتیمانێک دەژی داکۆچی لە خەڵکی نیشتیمان پەروەر لە خەڵکێک کە یاسا هیچ دەرگایەکی بۆ نەهێشتەوە حکوومەت سیستەم کاتێ بەخۆشی تۆڵەی دەکاتەوە وەکو دایانەیەکو کەسێکی تاوانباری مخەدرخۆر لەسەر شاشەی ئێمە بیاناسی نەخێر ئێمە ئەوانەمان پێشۆڕژێرە و ئاڵوگۆڕی مێژوویان کرد هاوڕێیان وەرە سەیری ئەوە بکە پارتی کە دوێنێ ئاسایشەکەی کە ئەمە دەڵێن بێشەڕەفی یان نازانین چ ژێشکە بکاربینی ئەو دوێن نییە کورە ئەوە خۆزیە جارێک لە پەشەویان پرسی لۆ ئەوەندە زمانت پیسە لە شەعر وتی خۆزیە دوێنیش کەم بزانی بایە لەوەی تونتر بەرامبەر ئەوانە کاچی خۆم تۆ مێشکت شۆت دەکرێ نیشتیمانێک ئەنفال و چیمیایی لێ ڕوویدایە سەدان تاوانباری ئەنفال لەبەر چاوتە کەچی دەی کوڕە هەردوو کەس یەکەچیان علی سیاسی 32 ساڵە هاوار دەکە دادگایی بۆ تاوانبارانی ئەنفال بەجێت ساتانەوە نەکرد دەیان بەنە سەری سەرەوە بەهەش دەژیان کوڕەشکەش ئاگر لە جەرجی بەرە بێت 32 ساڵ 40 ساڵە باوچی نەدیتیە لە پێناوی کوردایەتی کەچی دەتانەوەکو مخەدرخۆر و دەستدرێژی کەرێک بە ئێمەیان بناسێن نەخێر ئاسایشی ئەو لێر ئەوانە لای ئێمە لووتکەی شۆڕژێن و ئێوە گەورەترین درۆزنە بەرامبەر یاسا هاوڕێیان ئەم بۆخم پێم ناخۆشە کوڕی عەبدوڵای خۆم بارش کوژرای بڕوا بکەن پێم ناخۆشە کاوە بەزیانیش کوژرای ینی کوشتن چارەسەر نییە و ئەو شێوە دژمنکاریە بەڵای گەورە لۆ کورد بەجدەیە لێ لە بۆ بنەماڵەکان سەریشە گەلک زۆرە بەس هەمووی دەرەنجامی نەبوونی یاسایە ئەگەر کوڕی عەبدوڵای خۆم بارەک بگیرا بایە ئەگەر کاوە بازیانی یاسایی خۆی وەربگرت بە خەڵک بۆ پڕ بۆ کوشتن دەبا ئەو زەوەرە سەیری دوایین جملە بکەین دوایین جملە جگەلەوەی براکانی وەکو ئومێد سەبا و دەیان بەرپرست کە دوای ئەو بە زۆرم لێ و بە سڵح بە دەیان ملیۆن دۆلار بە چەند ملیۆن دۆلارێک سڵحیان بۆ دەکەن وەکەوەی جەعفەر ئیمیشی کرا بەنمونە کەچی ئەوزە کاتێک عەبدوڵای خۆم مبارەک کوڕە کەسێک شەهید دەکا لەسەر کۆمنت دۆستەکەی دەگۆزنەوە هەولێری لەوێ ئازادیان دەکەن فەوجێکی دەداتێ مەسعود بارزانی و ئەو سەمەدەی ڕانیە بوو 3 کەسی کوشتی سا ئەویشی وەرێ کرد نانگرن دەیان تاوانباری وەکو ئەوانەیان تێدا هەیە بەڵام دەیەوێ عەلی سیاسیەک کە 32 ساڵە هاوار دەکا دادگایی ئەنفالچیەکان و تاوانبارانی بکوژانی خۆشەویستانمان بابانێک کە مەحروم بووە لە باب کاچ خۆم نازەم ئەو پارتیوشێتی تێدەگەن ئەو خەڵقەش وەکو وان شعوری هەیە تۆ ڕەخنەیەک لە مەسعود بارزانی و مەسرور بارزانی بگری تۆ ڕەخنەیەک لە ئاسایشێک بگری شۆت دەکا بەڵام کاچی من خەڵک عەزیزترین کەسی لە دەستدا بێگومان کاتێک ئەو سیستەمە تان هەبێ کە پژگیری لە ئەنفال چی و تاوانبار بکە ئێوە خۆتان داڵدەی ئەو هەموو تاوانبارانەی ئەنفال بدەن مرۆڤ کوژ بدەن دوژمنانی کورد بدەن بە پێش سوپایدا لاتان ئاسایی بێ بەڵام خەڵکێک بچی تۆڵەی باوچ خۆی کە ئەو کورسێ ئێوە لەسەری دانیشتنە بە خوێنی ئەو بێ بتانێ وەکو مجرم بی 100 بارە ئاسا دەکەین ئێمە ئەوانەمان پێشۆڕژێرە